ڕۆژی چوارەم بەردەوامین لە مانگرتنە هێمنەکەمان بۆ پاڵپشتی لەو فەرمان و بڕیارانەی کە لە پارێزگای سلێمانی دەرچووە لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە و ئێساش ئەم کۆنگرەیەمان بۆ ئەوەیە بەیانی لە عەلوەی سلێمانی هەندێک لێدوان درراوە لێدوانەکان دوور بوون لە ڕاستیەوە لەلایەن چەند کەسێک بۆ لە عەلوەی سلێمانی کە سەرپێچیکارن لە سیارەکانیان فەرمانی گرتنیان هەیە و بۆ ئەوەش بڕیاریان داوە ڕۆژی جمعە عەلوەکەیان داخەن و ئەگەر ئەوە بکەن ئەو تاوانەیەژە خەنە سەر خەرمانی تاوانەکانی کە و سەرپێچەکانی کە لەلایەن پارێزگار و ئەنجومەنی پارێزگاوە دەرچووە ئێمە لە ڕۆژانی ڕابردووە بڕیارماندا کە لە مانگرتنەکەمان بەردەوام بین و بەردەوامیژە بین و داوا لە خەمخۆرانی شاری سلێمانیەکەین داوا لە کاربەدەستانی شاری سلێمانیەکەین کە بەدەم داواکەمانەوە بێن چونکە بابەتەکە خەریکە ئەگەیەتە ئەوەی کێشەی کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە داوا لە کەسایەتی شاری سەیسایق و شارە زوور کۆمەڵایەتیەکان دەکەین کە بەدەم ئەم داوایەوە بێن حەلێک بۆ ئەمە بدۆزنەوە بۆ ئەوەی ئەو سیارانە بە نایاسایی نەچن بۆ هیچ مەرجێک چونکە فەرمانی گرتنیان هەیە بۆ ئەوەی ئێمەش گرتبوونەوەکەمان کۆتایی پێبێنین و ئەگەر وانە بێ ئێمە بەردەوامە بین لەم مانگرتنە تا تەواوی داواکاریەکانمان جێبەجێکرێ.